دابەشکردنی زەوی لە سلێمانی دەستی پێکردەوە بەهۆی سکاڵایەکی یەکێتیەوە ئەگەری هەڵوەشانەوەی کورسی کۆتای تورکمانەکان لە پەرلەمانی کوردستان هەیە. فرانکۆ گەربیت زانای هۆڵەندی دەڵێت لە نێوان 9 بۆ 12 مانگا بوومە لەرزا ڕوودەدات. سڵاوتان لێبێت هودا عوسمانم سێ هەواڵتان پێشکەش دەکەم. ماوەی چەند ڕۆژێکە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستکراوە بە دابەشکردن و خەتکردنی زەوی لە سنووری شارەوانی سلێمانی. چەند خەوەن موڵکی قسەیان بۆ میدیاکان کردو دەڵێن جارێکی تر هەندێک کەسی سەربازی و ئەمنی کەوتونەتە پارچەکردن و خەتکردنی موڵکەکانیان و بە فۆرم دابەشی دەکەن. لە چەند گەڕێکێکی سلێمانیژە و پرۆسەیە ڕوو لە زیادبوونە. زیاتر لە ساڵێکە شارەوانی پرۆسەی کڕین و فرۆشتنیان بۆ زەویانەوە ڕاگرتووە کە بە زەویەکانی فەرماندەیی و پێشمەرگە و دژە تیرۆر ناسرا بوو. لەسەر دابەشکردنی و پارچە زەویانە و کڕین و فرۆشتن پێیانەوە ژمارەیەک دەڵاڵ و نووسینگەی کڕین و فرۆشتنی زەوی و بەرپرسی حکومی دەستگیر کران، بەڵام دواتر بە بارمتەی پارە و ئۆتۆمبیل و خان و لێسەندن ئازاد کرا. ئەگەری هەڵوەشانەوەی کورسی کۆتای تورکمانەکان لە پەرلەمانی کوردستان لە ئارادایە بە ئەوی سکاڵایەکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر 11 کورسی کۆتای پێکهاتەکان. ئەگەریەوە هەیە کۆتای تورکمان لە پەرلەمانی کوردستان نەمێنێت. یەکێتی سکاڵایەکی لە دادگای فیدراڵی تۆمار کردووە بۆ دابەشکردنی کورسی پێکهاتەکان بەسەر پارێزگاکاندا بە گوێرەی بۆچوونی شارەزایان ئەگەر دادگاکە سکاڵەکەی یەکێتی پەسەند بکات ئەوە هەڵبژاردننی 25 شوباتی داهاتوو بەپێی یاسای ئەنجومەنی نیشتیمانی کوردستان بەڕێوە دەچێت کە لە ساڵی 1992 دەرکراوە نەک یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئەمە بەواتایەوە دێت کورسیەکانی پەرلەمان لە 111 کورسیەوە بۆ 105 کورسی کەم دەبێتەوە. هەڵبژاردن لە بری یەک بازنەی بە شێوەی فرەبازنەی واتە بە 4 بازنەی بەڕێوە دەچێت. 11 کورسی کۆتای پێکهاتەکانیش بۆ 5 کورسی تایبەت بە مەسیحیەکان کەم دەبێتەوە. بەمەش تورکمانەکان بێ بەش دەبن لە کورسی کۆتا. موراقەهۆچی سکرتێری پێشووی پەرلەمانی کوردستان لەم بارەیەوە ڕایگەیاند ئەو هەوڵەیەکێتی بۆ بەرتەسکردنەوەی پێکەوە ژیان و ناشرینکردنی کوردستانە. ئەگینا تورکمانەکان خاوەنی بۆچوونی سەربەخۆی خۆیانن، دەسوەردانیش لە کاروبارمان بە تەواوەتی ڕەت دەکەینەوە. فرانکۆ گەربیت زانای هۆڵەندی لە هەژماری خۆی لە تۆڕی کۆمەڵاتی ئێکس نووسیویەتی لە نێوان 9 بۆ 12 مانگا زەوی دەکەوێتە دۆخێکی ئەستیارەوە و چاوەڕوانی چالاکێکی گەورەی بوومە لەرزە دەکرێت. ئەمەش لە کاتێکدایە زانا هۆڵەندیەکە دوێنێ پێشبینیەوەی کردبوو ئەمڕۆ بوومە لەرزێکی بەهێز بە گوڕی زیاتر لە 6 پلە لە ئەفغانستان ڕوو دەدات و ئەمڕۆژ بوومە لەرزەکە ڕوویدا. زانا هۆڵەندیەکە باس لە بوومە لەرزێکی گەورەی دیکە دەکات کە بە گوێرەی پێشبینی ئەو لە نێوان 12 بۆ 16 مانگا ڕوو دەدات و هۆشداری دا و گوتوێتی لەو پڕیامەدە باشیدا بن. هۆگەربیت باسی لەوەش کرد لەو ڕۆژانەدا لە ماوەی یەک کاتژمێردا ئەسارەکانی ئاتارد و خۆر و نیپتۆن دەکەونە سەر یەک هێڵ و ئەمە شوا دەکات لەو ماوەیەدا بوومە لەرزەیەکی بەهێز ڕوودات کە گوڕەکەی لە نێوان 7.5 بۆ 7.8 پلەدا بێت. سێواڵم پێشکەشکردن هەر شاد بن.